خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ناڕواتە بەهەشتەوە لەگەڵ وەجبەی ئیمانداراندا ئەو کەسەی بەقەد مسقالە زەڕەیەک تەکەبور لە دڵی دابێ، کەواتە خۆبەزلزانین هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان بڕواتە ناو ئاگری دۆزەخەوە، هۆکارێکە بۆ ئەوەی لەگەڵ بەختەوەرەکاندا نەڕۆی بۆ بەهەشتی پڕ لە ناز و نیعمەت. جا هۆکارەکان چین کاتێکە ئینسان تەکەبور بۆی دروست دەبێت؟ یەکێک لە هۆکارەکان کە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئینسان تەکەبوری هەبێ خۆی بە گەورە بزانێ جوانێتیە، جوانێتی دەموچاوی، جوانێتی جسم و قەد و باڵای. هەیە باڵای بەرزە، کاتێکە خەڵکە بینی لە خۆی بچووکترە و باڵای کورتترە تەکەبور و خۆبەزلزانین دەیگرێ، وازانێ قارەمانی و جوامێنی خۆیەتی باڵای بەرزە. بەتایبەتی ئافرەتان ئەم خاڵەیان زۆر تایە، کاتێککە جوانێکیان تایە خوای گەورە پیانی بەخشیوە، ئەوە خوا پیانی بەخشیوە نەک دایک و باوکت، ئەوە خوا پێتی بەخشیوە نەک خۆت، بۆیە تەکەبور مەکە بەسەر خەڵکیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم. خوای گەورە نەتەماشای قەد و باڵاتان دەکا، باڵات بەهێزە عەزەڵاتت هەیە نیتە، باڵات کەتە نیت، ئەوە لای خوا هیچ قیمەتێکی نییە. خوای گەورە سەیری جوانی ئێوە ناکە، دەموچاوتان جوانە یا ناشرینە. ئەبوو لەهەب بۆچی پێڵن ئەبوو لەهەب؟ هەمومان دەزانین تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب، هەتا کۆتایی سوورەتەکە. ئەبوو لەهەب ئەوەندە جوان بوو وەکو پارچەیەک ئاگروا بوو دەموچاوی، وەکو پارچەیە نور، ئەوەندە جوان بوو دەموچاوی پیانەوت ئەبوو لەهەب. ئاگرێکی جوان هەبێ چۆنە؟ مانگ چۆن دەڵێ چەندێ جوانە؟ ئابە و شێوەیە بوو دەموچاوی، بەڵام ئایا جوانێکی هیچ سوودێکی هەبوو؟ خوا دەفەرمێت تەبەت یەدا ئەبی لەهەبین وەتەب، لە ناو بچی ئەبوو لەهەب، کەواتە خوشکی بەڕێزم، بەهۆی خوا جوانێکی پێت بەخشیوە گاڵتە بە کەسێک مەکە بەلای تۆ جوان نییە، ئەوە لای خوا هیچ قیمەتێکی نییە، لای تۆ زۆر گرنگە، بەس لای خوا هیچ قیمەتێکی نییە. خوا قەت تەماشای ئەوە ناکات تۆ جوان یا ناشرینی، تۆ شۆخ و شەنگی یا کەسێکی ئاساییت. سەیری کردەوەکانت دەکات، سەیری دڵەکەت دەکات، چونکە ئەوەی کە تۆ شانازی پێوە دەکەی، ئەو جوانی کە شانازی پێوە دەکەی، پۆستی پێوە لێدەی، خۆراکی زەویە. خۆ ئەگەر پیریشبی نەمریت، هەتا پیرەبی خۆراکی پیریە، پاشان خۆراکی زەویە. کەواتە ئینسانی مسلمان دەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ. خوای گەورە دەفەرمێ هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء. ئەوە خوایە دەموچاوی ئێوە لاشەی ئێوەی دیاری کردووە لە ناو ڕەحمی دایکتانە، ئەم ئینسانە چۆن دەبێ، ڕێژەی جوانێکی، ڕێژەی باڵاکەی، هەموو شتێک خوا دیاری کردووە. سپاسی خوا بکە دەموچاوی جوانی پێداوی، باڵای باشی پێداوی، نەک خۆت بە گەورە بزانی بەسەر خەڵکیە. ئەگەر وات کرد ناڕۆیتە بەهەشتەوە. بە ملیۆنەها بە ملیارەها خەڵکی جوان هەیە لەسەر زەویە، دوژمنی خوان، خوا زۆر ڕقی لێیانە. بە ملیۆنەها خەڵکی جوان و قۆز و شۆخ و شەنگ مرد، هەمووی لەناو جەهەنەمایە، ڕۆحی لەناو جەهەنەمدایە. کەواتە پۆزی پێوە لێمە دەسپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتە پێتی بەخشیوە. گاڵتە بە کەسێک مەکە وەک تۆ نییە، نە تۆ ئازایەتی خۆتە نە ئەوش خەمساردی خۆیەتی، خوا وا دروستی کردووە، تاقیید دەکاتەوە. کەواتە ئاگادار بە هەر کاتێ پۆز لێدا بە جوانەکەت و ئەبوو لەهەبت بیرکەیتەوە، قەتۆ دڵنیا بەقەت ئەبوو لەهەب جوان نیت، کە دوژمنی خوایە. هەندێک جار مرۆڤ تووشی لە خۆبایی بوون دەبێ، تووشی تەکەبور دەبێ، خۆی بە گەورە دەزانێت بەهۆی ماڵەکەیەوە یا بەهۆی مەنسەب و پلۆپایەکەیەوە. لە پڕێکە ئەگۆڕێ ماڵێکی خوای گەورە ماڵێکی پێبەخشیوە تاقی دەکاتەوە، یاخود پلۆپایەیەکی هەیە پۆستێکی پێدراوە خۆی دەگۆڕێ بە هەموو جۆرێک. برای بەڕێزم ئەو ماڵەی تۆ شانازی پێوە دەکەیت و بۆتە هۆکارێک بۆی کە حساب بۆ خوار خۆت نەکەی، ئەوە میراتە.
میراتە بۆ کچ و کوڕ و بووک و زاوایە. ئەو پۆستەش کە تۆ شانازی پێوە دەکەی کورسی حەلاقە. کورسی حەلاق پێویست ناکە بچی پۆستی پێوە لێدەی دوای نیم سەعات چارەکێکیت لەبانی دانیشێت. ئەمیش بە هەمان شێوەیە. بۆیە پۆست و پلۆپایە و ماڵ و سەرۆت و سامان نەتگۆڕێ. خەڵ بە بچووکی خۆت بزانی. هەرچەندێ خەڵ بە بچووکی خۆت بزانی خەڵ زۆر تۆ بە بچووکتر دەزانێت. ئەو کەسەی لەسەر شاخێ وەستاوە لەسەر شاخێکە تەماشای خوار خۆی دەکا خەڵکی بە بچووک دەبینێ. ئەوانەی کە لە خوارەوە لە شاخێکی بەرزای تەمان ئەو کەسێک کە لە خوارەوە بە بچووکی دەیبینی. دڵنیا بە ئەو خەڵکش کە لە خوارەوە تۆ بە بچووکێ بینێ تۆ بە گەورەی نابینێ. هەمان شێوەیە کەواتە ئاگادار بە. خوای گەورە دەفەرمێ نە ماڵەکانتان نە مناڵەکانتان هۆکارێک نین بۆی لە خوا نزیکتان بکەنەوە. تۆ بەهۆی ماڵەوە لە خوا نزیک نابیتەوە. چونکە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ دەفەرمێ خوای گەورە ماڵی خۆی ئەدات بەو کەسانی کە خۆشیانی دەوێ بۆ کەسانش کە ڕقی لێیانە. هەزارەها و ملیۆنەها دوژمنانی خوا هەیە دەوڵەمەندن زۆر دەوڵەمەندی گەورن بە هەزاری وەک تۆی لوتبەر پێیان ناگایت بەڵام دوژمنی خوایە. ئیمان ئەبەخشێ بە کەسێک کە خوای گەورە خۆشی بوێ بەڵام ماڵ و سەرۆت و سامان بەڵگە نییە لەسەرەوەی کە خوا تۆی خۆشەوێت تۆ دەوڵەمەندی تەواو نەخێت دڵنیا بە هەمووی محاسەبە دەکرێت لەسەری. کەواتە بە مەنسەبەکەت بە پلۆپایە و پۆستەکەت مەگۆڕێ. ئەو کورسی حەلاقە بەو ماڵ و سەرۆت و سامانە کە میراتە جێی دەهێڵی لە خۆت مەگۆڕێ. سیارەکەت لە سیارەی خەڵ جوانترە سوپاسی خوا بکە نەک لوتت بەرزکەیتەوە. خێزانەکەت مێردەکەت مناڵەکانت خانۆکەت هەمووش لە خەڵکی باشترە سوپاسی خوا بکە لە خۆت بایی مەبە. چونکە بەڕاستی ئاگادار بە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەوەی بەقەد مسقالە زەڕێ تەکەبوری هەبێ ناچێتە بەهەشتەوە. مسقالە زەڕش ئەمەندە بچووکە هەندێک دەڵێن ئەو شتێ بە چاو نابینرێ هەندێکیش دەڵێن لە زانایان مێرولەیەکی زۆر بچووک چەندێ بچووکە ئەوەندە تەکەبورت هەبێ ناڕۆیتە بەهەشتەوە. ماڵ چییە؟ هەتا بۆ شێوێ خۆتی پێ بگۆڕی. تۆ ماڵی خوا پێتی بەخشیوە ئاگاد لە فەقیر و هەژارەکان بە خزمەتکاری فەقیر و هەژار بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکان دەفەرمون فەرمانی پێمان کرد ئەمەڕەنی بحب المەساکین والدنو منهم. ئەوە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم لە فەقیر نزیک بەرەوە خۆشت بوێ نەک لوتت بەرزکەی بەرامبەری. بۆیە هەندێک جار ئینسان بەهۆی ماڵ و سەرۆت و سامانە و لە خۆی بایی دەبێ بەڵام ئەگەر بیرێکی لێ بکەیتەوە ئەوە ناهێنێ کە خۆت لێ بگۆڕێ یا پۆست و دەسەڵاتێک تێ چ قیمەتی هەیە. هەر کەسێک بە بیرۆری خۆمان چەند کەسمان بینی هاتۆ ڕۆشت کورسێکی جێڵا بۆ دوای خۆی قیمەتی نییە. بۆیە لە خۆتان بایی مەبن بەهۆی هیچ ماڵێکەوە بەهۆی هیچ پلەپایە و پۆستێکەوە خوا پێتی بەخشی دڵنیا بە تاقید دەکاتەوە. یەکێت لە خاڵەکان بەداخەوە مرۆڤ تووشی تەکەبور دەبێ خۆی بە گەورە دەزانێت بەهۆی ڕەچەڵەکی خۆیەوە نەسەبەکەی پشتی باو باپیری. دەبینیت کەسانێک ئێستا الحەمدوللا تۆزێک کەم بۆتەوە بەڵام هەیە جاران بە غێری خۆیان دەوت مسکین فڵان و مسکین ینی داما و هەژار و فەقیر ڕەش و ڕوت. ئەمە ئینسانی چی کەسێک وا دەڵێ ئینسانێکە لە خوا نەترسێ ئینسانێکە متەکەبیر و لوتبەرز بێ. ئەینا بۆچی من مسکین و تۆ مسکین نیت؟ هەمومان مسکینین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو اللهم أحيني مسكينا وأمتني مسكينا واحشرني في زمرة المساكين يوم القيامة. ئەگە تۆ خۆت بە زوڕێتی ئەوە زانی خۆت بە وەچەی و ئەو دەزانی دەیفەرموو خوایان بە فەقیری بە مسکێنی بمژێنی بە مسکێنی بمرێنی لە ڕۆژی قیامەتا لەگەڵ مسکینەکانە حەشرم بکەی. ئەگە تۆ شوێن کەوتووی ئەوی ئەبێ ئابە شێوە تۆش بە خەڵ نەڵی مسکین شانازی بە مسکینی خۆتەوە بکەی. بەڵام نازانە و کەسانە کە بەو شێوەیەن مسکێنی داماوی ڕاستەقینە خۆیانن چونکە لوتیان بەرزە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا ئەو کەسانی کە تەکەبوریان هەیە ئەو کەسانی کە خۆیان بە گەورە دەزانن لە ڕۆژی قیامەتا خوای گەورە حەشریان دەکات
شکڵ و شێوەیان لاشەیان مرۆڤە بەڵام باڵا و قەبارەیان مێرولەیە فقط مێرولەیەکن يحشر المتكبرون أمثال الذر في صور الرجال تماشاكم حديث صحيح أو التكبري هبه إتبع معلو سرطو سامانو تكبري هبه بپۆست و پلەپایە تەکەبوری هەبێ بە جسم و بەلاشە و بە جوانیەوە تەکەبوری هەبێ بە ڕەچەڵک و بە نەسەبەوە تەکەبوری هەبێ بە هەر شتێکەوە گرنگ ئەوەیە تەکەبوری هەبێ خۆی بە گەورە بزانێ خوای گەورە حەشریان دەکات بە قەد مێرولەیەکی بچووک بەڵام وەکو مرۆڤێک بچووک بکەرەوە بە قەد مێرولەیەکی لێبێت چونکە خۆی بە گەورە زانی خوا بچووکی دەکاتەوە بەو شێوەیە حەشری دەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم يغشاهم الذل من كل مكان لە هەموو لایەکەوە سەرشۆڕی و زەلیلی و ڕسوایی دایان ئەپۆشێت بەقەد مێرولەیەکی بچووکن چونکە لە دنیادا خۆیان بە گەورە زانی و زەلیلی و سەرشۆڕی و ڕسوایی دەیانگرێتەوە چونکە لە دنیادا لوتیان زۆر بەرز بوو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يساقون إلى سجن في جهنم يقال له بولس أمجا رابيج دكرين بو بچوكية بو زليلية چوكا لدنيا دا تكبريان هبو همويان رابيج أكرين بو ناو جهنم بو سجن يك لدوزخ دا سجن كيلي نايو بولسا تايبتا بو كساني كخويان بقورة دزانن لو سجن دا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئاگر لە هەموو لایەکەوە بۆیان دێت پەنا بە خوای گەورە خواردنیشیان چییە ئەفەرمێ کێم و زوخاوی ئەهلی دۆزەخ کە لە لاشەیان دێتە خوارەوە ئەسووتێ خواردنی ئەوان ئەوەیە کەواتە تەکەبور بۆچی دەکەی کوڕی کێی ئەوە لای خوا نایخوات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەی فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخوا لە قیامەت هیچم پێ ناکرێ بۆ تۆ خۆت بۆ خۆت هەڵدا ئەی تۆ دەڵێ من زۆڕێتی ئەوم بەخوا دڵنیا بە هیچی پێ ناکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلا بە ئیزنی خوا نەبێ ئەوە تەبیعەتی جوولەکەکانە برای شیرینم دەیانوت ئێمە شعب الله المختار ئێمە شعبێکین گەلێکین خوا ئێمەی هەڵبژاردووە ئەمانش کە بەم شێوەیەن فڵان و مسکێنەکان یاخود خۆیان بە گەورەتر دەزانن خەڵکی دەڵێن ئێمە نەسەبمان ڕەچەڵەکمان پیرۆسترە ئەی ئەبوو لەهەب لە نەسەبی کێ بوو ئەبوو طالیب نەسەبی پێغەمبەری خوا نەبوو صلی الله علیه وسلم مامی پێغەمبەری خوا نەبوون صلی الله علیه وسلم چی قیمەتێکی بوون ناو جەهەنمدان کەواتە نایخوا ڕەچەڵەک نایخوا با حەدیثێکی صحیح تامو باس کەم لە صحیح مسلمدا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ومن بطأ به عمله لم يسرع به نسبه صحيح مسلم هر کەسێک کردەوەکانی خراپ بێ وای لێ بکات لەسەر پردی سیرات خاوی بکاتەوە نەتوانێ بڕوا نەسەبەکەی لەسەر پردی سیرات سەریعی ناکە ئەو ڕەچەڵەک و پشتەی تۆ کە شانازی پێوە دەکەی قیامەتت پێش ناخە لە پردی سیرات بەهێزت ناکە بە قووەتت ناکە ڕۆشتنەکە سەریعتر ناکە ئەمە شتێکی دنیایە تەنیا بۆیە بە کەس ناڵێ مسکین هەمومان مسکینین هەمومان کوڕی فەقیرین شانازی دەکەین بەوە کە مسکین بین خۆشمان مسکین بین متەواضع بین خۆمان بە کەم بزانین بۆیە ئینشاءڵڵا ئاگاداری خۆمان بین شانازی بە ڕەچەڵێکی خۆتەوە مەکە مەڵێ پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله علیه وسلم ئەوەی کە فلان عەشیرەت فلان بنە ماڵە کە ئەمەی خراپە خۆمەی خەمە جەهەنەمەوە ئەی حاش ئەگەر پێغەمبەری خوا وایە فەرمووە صلی الله علیه وسلم ئەمان زۆر بیستووە الحەمدە کز بووە شتانە ئێستا خەڵک تۆزی تێگەشتە هوشیار بۆتەوە بە ئێمە دینداری بکەین نەک تەعەسسوب و دەمارگیری بۆ فلان عەشرەت و فلان بنە ماڵ و فلان حیزب دینداری بکەین و خواپەرست بین و برای یەک بین و تەباین لە نێوانماندا بێت هەمومان کوڕی فەقیرین هەمومان لە ئادەم خوای گەورە دروستمانی کردووە لە حەوا و ئادەم تەواو پێویست ناکە هەمومان یەکین ئەو کەسەی لای خوا بەڕێزە ئەو کەسەی تەقوای هەبێ ئیتر چی عەشیرەتێکە دەم و چاوی چۆنە ئەوە کێشە نیە لای خوای گەورە یا ڕەبی خوایە لە تەکەبور و خۆ بەزەرزانیمان پارێزی خوا ئەگیان لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان حەشرمان کەی
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هەندێک جار مرۆڤ تووشی تەکەببور و لە خۆباییبوون دەبێ بەهۆی عیلم و زانیاری و شەهادەوە، یاخود بەهۆی ئەوەی کە زمانێکی پاراوی پێوێ قسە دەکات، یاخود بەهۆی ئەوە لە خۆی بایی دەبێت جمهوری زۆرە. ئەمانە هۆکارن بۆ ئینسان لە خۆی بایی ببێ. من بۆ کەسانە دەڵێم کە بینەریان زۆرە، ئەڵێم بە 100 وەک تۆ بە 1000 وەک تۆ بڕۆ سەیری یوتیوب بکە، سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە، بە 1000 وەک تۆ کە وتار ئەدەی یاخود شەهادەیە باشت پێیە، ناگەی بە کەسێک جارێک کابرا قاوەیە خواتەوە چایەکە خواتەوە بەقەت 1000 خەڵکی سەیری کردووە، لە خۆت بۆچی بایەبی؟ ئافرەتێک پەنا بەخوا لەش فرۆشە بە 1000 وەک تۆ پێیان ناگات، خراپەکاریش دەکا. بۆی ئینسانی موسڵمان نابێ بە عیلم و بە شەهادەکەی وە شانازی بکە. شەهادە چییە؟ کاتێککە مردی پێ دەڵێن دکتۆر فڵان کەس بێنە، پێ دەڵێن مامۆستا فڵان کەس بێنە، پێ دەڵێن ئەندازیار فڵان کەس بێنە، نەوەڵڵا بە ناوێکی ترۆ مانگ دەکەن. جەنازە تەواو. کەواتە شانازی مەکە، خەڵکی وا دەبینی لوتی بەرزە، ژنە یا پیاوە، ژنەکە دەڵێ من شەهادەمێ تۆ شەهادەت نییە، یا پیاوەکە دەڵێ تۆ شەهادەت نییە تۆ عەشایری، تۆش کوڕی عەشایری. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەوەندە بە سووک و تەماشای یەکتری مەکەن. خەڵکێ شەهادەی نییە، بە هەزارها و ملیۆنەها کەسێ شەهادەیشی نییە بخۆی لە بەهەشتایە، بە ملیۆنەها کەسێ شەهادەیشی لە دۆزەخایە. شەهادە شتێک نییە ئینسان شانازی پێوە بکات. عیلم کە فێر ئەبی ئەبێ زیاتر بچووکت کاتەوە ناو خەڵکیە، واتە لای خەڵکی خۆت بە بچووک بزانی، نەک خەڵکی بڵێن فڵان کەسە لوت بەرز. ئیمامی عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مزگەێنی بەهەشتی پێدراوە، ڕەزای خوای لێبێ لە بازاڕە بوو، کۆڵێداری بە کۆڵە بوو. وتیان ئەی ئیمامی عەبدوڵڵای کوڕی سەلام، ئەی باشە خوای گەورە تۆی دەوڵەمەند نەکردووە، چ پێویستە کاتەوە بۆم شێوەیە کۆڵێدار بدەی بە کۆڵتا؟ فەرمووی ئەمەوێت کیبر و تەکەببور و خۆبەزلزانین لە دڵم هەڵیکەنم، ئەمەوێت بە ئەم کۆڵەدارە بەم باوشەدارە تەکەببور لە دڵی خۆم هەڵکەنم بۆی تیا نەمێنێ، نەڵێن تۆ دەوڵەمەنی تۆ مزگەێنی باشتر پێدراوە، ئەمەیە خۆم بشکێنەوە ناو خەڵکیە. ئینسان دەبێ هەوڵ بدات. شەهادە چییە؟ چ قیمەتێکیە؟ مادەم بۆ قیامەت چ قیمەتێکی؟ هیچ قیمەتێکی نییە، لای خوا شەهادە نایخوا. کەواتە ئاگادار بە. ئیمامی ذەهەبی ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێت لە هەموو شەڕێ خراپتر ئەو شەڕە و تەکەببورەیە کە ئینسان بەهۆی عیلمەوە تەکەببور هەبێ خۆی بەزڵ بزانێ. شەهادەکەی ئەو عیلم و ئەو شەهادەیە هیچ قیمەتێکی نییە بۆ ئەو، هیچ سوودێکی بەو نەگەیاندووە، چونکە لە خۆی بایی بووە، چونکە خۆی وا لێ کردووە بڕاتوە جەهەنم. لەو کەسانە بێ کە بەقەد مسقالە زەڕەیە تەکەببوری هەیە زیاتر مەحروم بێ لە بەهەشت. کەواتە شەهادە یا عیلم شتێک نییە ئینسان بیکاتە هۆکارێ بۆی کە لە خۆی بایی بێ و سەیری خوار خۆی بکات، چۆن کابرا دەڵێ مسکین، تۆش بە خەڵ بڵێ مسکین وێ شەهادەی نییە. نا، هەومان کوڕی فەقیری، هەومان کوڕی عەشایرین، هەومان باو باپیرمان بەعام لە خوێنەوارە، پێویست ناکە لە خۆمان بایی بین، پێویست ناکە لە سنووری خۆمان دەرچین. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە هەموو کەسێ عاقڵتر و تێگەشتووتر لە خوا ترس بوون، بەڵام لە هەموو کەسێ زیاتر خۆیان بەکەم دەزانی. خوا بەرزیانی کردەوە، خوا بە لوتبەرزی بەرزت ناکاتەوە، بە شەهادە بەرزت ناکاتەوە، بەوە بەرز دەکاتەوە خزمەتکاری خەڵک بی. چەندێ خۆشە خزمەتکاری خەڵک بی، زۆر خۆشە، جێگەی شانازیە. هەندێک جار مرۆڤ تووشی تەکەببور دەبێ بەهۆی هەندێک شتی بێمەعناوە. بێمەعنا چۆن بێمەعنا؟ لە کاتێکە ئەم شتە هی خۆت نییە، هی غەیری خۆتە. کابرا دەبینیت ئەچێ لە لێواری ڕووبارێکە وەسێ لە لێواری بەحرێکە وەسێ ئاوا وێنە ئەگرێ و پۆز لێدا، ئێستا لە فڵان شوێن ئەڕاتە ناو فڕۆکەیەکەوە ڕەسمەگرێ، برغۆیەکی ئەو فڕۆکەی ئەو نیە، یەک برغۆیەکی تۆ نییە. ئێتە تەکەببوریی خۆم پۆزە چی لە خۆتی ئەم پۆز لێدانە. ئەڕاتە ناو سارێکی گران بە هاوی وێنەیەک دەگەی لە پاڵیدا، لە کاتێکا برغۆیەکی ئەو نییە. ئەڕاتە لای بەحرێکی گەورە، مەگەر قومی ئاوی لێ بخوا ئاوەکەشی جارێ ناخورێت،
سوێرە یەک قومی ئاوی یەک مشتی ئاوی تۆ نییە ئەم تەکەبورە چێ لە خۆت بایی بیتە ئێستا لە فڵان شوێن لە فڵان سەیرانگە زۆر جا تووشی تەکەبور دەکات بۆچی وا دەڵێ ئەمە هۆکارەکان زۆر یەکێ لە هۆکارەکان لە خۆبایی بوونە یەکێ لە هۆکارەکان پۆز لێدانە من پۆز لێدەم آخر پۆز لێدی دوای لەسەر جێگاکەوی آخر دوایی باجەکەی ئەدەی بە قورسی باجەکەی ئەدەی بە تایبەتی ئافرەتان ئەم شتانیان زۆر تایە ماڵێک دوو بووکی هەیە چواری هەیە پێنجی هەیە شەشی هەیە حەوتی هەیە ئەڵێ دەی با ڕەسمی بگری خەفەت بدەینە فڵان بووک ئەوەکە ئێوالێکە با خەفەتی بدەینێ ئەو شتانە ناو ئافرەتانە زۆر هەیە بەداخەوە بە تایبەتی ئافرەت بووک بۆچی دەڵێن بووک چونکە جاری وایە چەند بووکێکن هەمویان مسابقەیانە کیان پێشکەوێ کیان لای خەزور و خەسوو مقەڕەب بن و دەرەجە یەک بن بۆیە ئەو کاتە منافەسە دەکەن ئەبێت چی بکەن پۆست لێ بدەن یاخود ماستاو بکەن تایرێک شتێکی جوان لای کۆشک و تەلارێکە لە پشتیەوە ڕسمێگرێ کۆشک و تەلای پشتیەوەیە لە کاتێکە بلۆکێکی خشتێکی ئەو نییە یعنی ئەمە شتی بێمەعنایە تۆ لە خۆت بایی ئەبی من فڵان شوێنم بینیوە تۆ نەتبینیوە ها من لە فڵان شوێنە چەندێ موهیمم ئەودا لە فڵان وڵاتم لە لێواری فڵان دەریام لە ناو تەیارەم ناو کەشتیەم ئیتخوا کەشتی چەندێکی توێ 100 تا چەندی توێ 100 تا 0 ئینسان لە خۆی بایی نەبێت ئاخر پۆز لێدی بانی مەڵێ مناڵەکەم نەخۆشە مەڵێ زەرەر و زیانم کرد مەڵێ سیارەکەم سووتان مەڵێ ماڵەکەم سووتا چاوت لێدەن ئەمە شتی بێمەعنایە ئینسان جاری وایە تەکەبوری هەیە بەهۆی شتێکە معنای نییە هیچ معنایەکی نییە کەواتە ئاگاداری خۆت بە خۆت بپارێزە پیاوی بە شەخسیەت پۆز لێ نادا بخوا پیاو بە ڕێزەکان ئێوەش بە قسەی هەندێک جار بە قسەی ئافرەت مەکەن شخصیەتی خۆتان پارێزن دەی ڕسم بگرە بە فڵان کەس و فڵان کەس بیبینن نە غەڵەتی وا مەکە چەند کەس ئەزانم ئەڵێ ڕسمی مناڵەکە وێنەی مناڵەکەم داناوە لە فەیسبوک بەیانی مردووە ڕسمی خۆم داناوە لە شوێنێکە بەیانی تووشی نەخۆشیم بە ساڵی نەجاتم نەبووە برادری ئەم شۆ پێمی وتی دویدی لە شوێنێک لە سەفرەیەک بووینە چەند نەفەرێک بووینە برادرێکمان زۆر بە قووت بۆ دەستی هەمووی شکانۆتەوە چەند کەس هاتۆ دەستی هەمووی شکانۆتەوە وتی وەڵڵی ئەو پیاوە 10 ساڵە نەخۆشە لەو شەوە نەخۆشکەوت ڕەشایەوەتەوە هەر ئەو شەو ڕەشایەوە پۆزی چی لێدەی ئاگاداری خۆت بە ڕۆشتی بۆ ئێران ڕۆشتیتە بۆ تورکیا بۆ هەر شوێنێ چی پێویستەکەم هەموو پۆز و ڕەسم گرتنە بڵاوکردنەوەیە ئاخر دوای چاوت لێدەن دوای خۆت زەرەرەکەی هەم تووشی تەکەبورە بی هەم لاشەش نەخۆشەکەوێ ئاگاداری خۆتان بن ژیر بن ئینسان بێ ژیر بێ ئەبێ تێگەشتوو بێ بۆ خۆم خەمە بەردەستی چاوی خەڵکی پێویست ناکە لە خۆشم بایی ببم یعنی بەڕاستی زۆر خۆتان باشە زانن وەڵڵی ئەوانەی ئەو وێنانە دەکردن زۆربەیان پۆز و تەکەبورە هیچتر نییە ئێنا چ پێویستەکە لە فەیسبووکە بڵاوی کەمەوە ئەخ دوای زەرەرەکەی بەخوا زەرەرە گەورەکەی بەخوا هاوارت لێ هەڵەسێ گونەهباری شەبیت خەڵکەیە حەزی بەو شوێنەی ناتوانێ بڕوا تۆ پۆز لێدەی تەکەبورەکەی خەفەت بە خەڵکی ئەدەی پێویست ناکە هیچ مهمێک نییە تۆ لە پشتی خانوویەکی سەرۆک وەزیرانێکەوەی چی قیمەتێکیە لە پشت پەرلەمانێکەوەی لە پشت شوێنێکی ئاسەواری کۆنی چی قیمەتێکیەیە بۆی ئاگاداری خۆمان بین عەقڵمان کاملکەین ئەو شتانە وەڵی ئینسانی تێگەشت و شتی وا ناکات دوای باجەکەی ئەدەی بەخوا لە دنیا و لە قیامەتە تەمە ناکەم ومێدم وایە ئینشاءڵڵا سوودمان لەمانە بینی بێت تەکەبور نەکەین لە خۆمان بایی نەبین بەهۆی قووەت و هێزمانەوە لە خۆمان بایی نەبین دەسەڵاتێکمانەیە قووەتێکمانەیە پلەپایەکمانەیە پۆستێکمانەیە لە خۆمان بایی نەبین دوایی باجەکەی ئەدەین جمعەی تایبەتیش ئینشاءڵڵا باسی چاوپیس دەکەین بۆی چاوپیسەوە چیمان بەسەرا دێ ئەو خەڵکە کە ئەمڕۆ نەخۆشە ئەمڕۆ هیچی بە هیچ نابێ زۆربەی گیرفانی بەتاڵە ماڵی تێک ئەبێ ماڵی کاول بووە شەڕ و ئاژا و کێشە هەمووی پەیوەندی بە مەسەلانەوەی زۆربەی ڕسم داگری وێنە داگری بەخوا بێ باجەکەی بدەی دوایی مەڵێ مناڵەکەم نەخۆش کەوت دوایی مەڵێ من بۆ تووشی نەخۆشی بووم دوایی مەڵێ بۆ لە ژن و پیاوەکە بینمان نەما ئەم شتانە هەمووی هۆکارە هەم تووشی تەکەبور و پۆز لێدانە بی یعنی من لە شوێنێکم تۆ ناتوانی بڕۆی لای فڵان شوێن ئاها ئاوەکە لە پشتمەوەیە ئاوەکە قاچم ناوە ئاوەکەی ڕەسمەگرم بەڵاوی شێکەمەوە ئەمجا دوایشڵم بەخوا نەخۆشم بەخوا زەرەرم کرد خوا سیارەکەم وەرگەڕا یەکاکە خۆم هۆکارم بۆی کە خۆتیش ئەم زەرەرە بم مەیکەن ئینشاڵڵا خۆتان پارێزن سادە بن سادە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر ئەتەوێت کردەوەکانت ئەتەوێت ئیشەکانت سەرکەوتوو بێ بیشارەوە
ئێ تۆ ئاشکرای ئەەکەی چۆن سەرکەوتووە بی وەڵا سەرکەوتوو نابی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود وعي خير عن كدو. يا ربي خواه لتكبر خو بزلزاني بدور مانكي خواه مانكي تكسكي سادو دور لخوباي بدور مانكي يا رب العالمين. خواه آخر من بخير بجيري. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.